خێر بن ڕاستی فستیڤاڵ ئیتر ئەرکەکەی ئاوایە کە فیلممیکەرەکانی دنیا لە هۆڵێکا کۆ بکاتەوە تعرفیان پێ بکات و ینی گۆڕینەوەی ئارا و کللتوری وڵاتانی یەکتر بە یەکتریە ناسێنێ لە نزیکەوە لە هەمان کاتا فیلممیکەرەکان لە نزیکەوە بە یەکتر شا دەکاتەوە. هەڵبەت فستیڤاڵی دۆچ لە شتەمین خولیا ئەم کاری بەباشی کردووە کە کۆمەڵی فیلمی دەرەوەی هێناوە لێرە پیشانی فیلممیکەرەکانی ناوخۆی کوردستان و عێراقیەیە. من دەستخۆشیان لێ یەکەم هیوادارم بەردەوام بن ئەم فستیڤاڵێکی باشە بێ بە هەمومانەوە پشتگیری بکەین و داوا ئەەکەم ینی لە ساڵانی ئایندا هەوڵ بدەن سەپۆرتی زیاتر گەنج بکەن بۆی فیلم دروستکە یانی تەنها فستیڤاڵەکە بۆ فیلم پیشانان نەبێ ئەگەر خەڵاتێکیشیان هەبێ یان شتێکیان هەبێ بۆ سەپۆرتی گەنجێ بکەن بۆی بتوانێت بە خەونەکانی خۆی بکات مەسەلەن فیلمێکی شۆرت فیلمێک دروستکە یەکێک لە خەڵاتەکانەوە بێزانم ینی ملحەقی هەیە وەکو وەرکشۆپ وانە ئەگەر کارێکی لەو بابەتەش کا پێم وایە ڕەنگە باشترێک بێت.